خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی دیسان پرسی بەنزین تەوەری ئەم شۆمانە ئەمڕۆ لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزیری بە وەکالەتی سامانە سروشتەکانی هەرێم کۆبوونەتەوە پێشنیاز و تاوتوێی ئەوەیان کردو چۆن بەنزین هەرزان بکرێت و چۆن بەنزین بە هەرزان بگاتە دەستی هاوڵاتیان و ئەو کوالیتی ئەو بەنزینە 800 دیناری کە ئێستادا بەشکرێت لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان کوالیتەکەی باش بکرێت چۆن ئەو گرفتە بە گشتی چارەسەر بکرێت چۆن گرفتەکانی تر وەکو کارەبا و پرۆژەکان و تەنانەت ئەگەر بەغدا 200 ملیار دینارەکەی نەنارد گرفتی موچەش چارەسەر بکرێت بۆچی کێشەکان هەمیشە دووبارەن بۆچی ئێمە دەبێت لەسەر کێشەی دووبارە قسە بکەین بەرنامە بکەین گفتوگۆ بکەین میوانی ئەم شەوی پانۆرامام سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان بەڕێز عەلی حەمەد ساڵحە کە بەڕێزیان بەسپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانەکە عەلی سڵاو لێبێ سوپاس کە بەڕێستان بەدەنگەوە هاتنتان هەیە بۆ ئێمە و ناوە ماندوو دەکەین بەڵام ئەمانەوێ هەمیشە زۆرترین زانیاری ئەوە زۆرترین شرۆڤە بە بینەرەکان مامەبەخشین سوپاس بۆ بەڕێستان کاک عەلی ئەمەوێ زانیاری لەبارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ینی لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان بە وەکالەت گەیشتن بەچی باسی چیتان کرد بۆ پرۆسەی دابشکردنی بەنزین بەڵێ سوپاس بەناوی خوای گەورە سوپاس کاکزانە بۆ ئەم دەرفەتە طبعاً ئێمە چوار گرفتی سەرەکیمان هەیە تقریبا دوانیان ئێستا دیارن دوانیان زستان دەرەکەوێ گرفتی بەنزین و گرفتی گازوایل نەوتی سپی غاز ئەم چوار دۆسیەمان هەیە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانە جگە لە کۆی پرۆسەی نەوت طبعا ئەگەر سوورەیەکی گشتی بخەمە بەردەستی بەڕێستان ئێمە ڕۆژانە هەرێمی کوردستان 5 بۆ 6 ملیۆن لتر بەنزینیەوێ بەنزینیەوێ ئەوەی کە ئێستا واتە بێ 5 بۆ 6 ملیۆن دابین کرێت و لەوێ وتمان و ئەوانیش خۆیان قەنەعەتیان هەیە پشتبەستن بە هێنانی بەنزین لە دەرەوە حەل نییە لەبەرەوەی نرخی بەنزین لە دەرەوە ئێجگار گرانە ئەیکەواتە حەل چییە؟ حەل ئەوەیە پشت بە ناوخۆ ببەستێت بە پاڵاوتنی ناوخۆ بە پرۆسەی بەرەمهێنانی بەنزین لە ناوخۆ لە ئێسادا ملیۆنی لتری بەنزینی کارمان هەیە 1 ملیۆن لتر جامەوێ جاوە هەرەڵێ عەلی قسەی خۆش نازانم با قسێکی خۆش بکەم وەکو مژدەیەکی شێسە پێش ئەم بەرنامە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانە قسەم کردەوە بەیانی 400,000 لتر بەنزینی 690 دیناری دێ بۆ سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و بەردەوامە بێت ئەمە شتێکی باش دیناری کاکعەلی حکوومەتی عێراق یاخودی هەرێمە هی حکوومەتی عێراق نییە پێشتر ئەوەی هەرچی هاتبێ بۆ عێراق بۆ سلێمانی بە 690 دینار فرۆشرا بێ هی عێراقە عێراق ئێستا بە تەواوەتی ڕای گرتووە هیچ نایە دوای 2 ساڵ من خۆم 27 جار داوام کردووە ئەم ڕۆژ باسم کرد هەفتەی پێشوش باسم کرد ئەمشە وەزیری سامانە سروشتەکان وەڵامی لێ گێڕامەوە وتی بەنزینی حکوومەتی هەرێم لە پاڵاوگەی کار ملیۆنی لتر بەنزینە سبەینێ 400,000 لتر دێ بۆ سلێمانی ئەمە کاریگەریەکی باشێ بێ تاکیدمان لە کۆمەڵک شتی تر کرد ئەوە بە 800 دابەشکریان بە 690 کاکعەلی فەرقی هەیە ئەمە جیاوازە لەش بەڵێ 800 یەکار بەردەوامە بێ ئەمە 690 دیەم ئەو 400,000 لتر ئەبێ بە هەفتانە بە ڕۆژانە کاکعەلی ڕۆژانە هەموو ڕۆژێ بێ 400,000 بێت ئێمەش ڕقی ببین بەسەریوە بەردەوام لی نەبین یانیوتم با قسیە خۆشکە بەردەڵێت شتی من ناخۆشەکان بخەمە ئەخیرەوە تەکیدبان لەوە کردەوە بەنزینی 800 ئەوان پلانیان هەیە کوالیتیەکەی و بڕەکەی بگەێنە 3 ملیۆن لتر و داوامان کرد پیاچوونەوەیەکی جدی بە کوالیتیەکانی شیان بکات تێکڕای بەنزین لە کوردستانە هەر لەوێ کۆمەڵێک بەڵگەنامەی گۆڕەپانی بێمۆڵەتمان خستە ڕوو کە چۆن مادەی پترۆکیمیاوی و کۆمەڵێک مەوادی قەدەغا ئەهێنرێت و تێکەڵەکرێت و ئەوانە نەسەن قسەی بریکاری وەزیری نەوت بوو وتی ئەمە جەریمەیە کە بووە بەهۆ ئەبێت لە نەجابێ بەهۆی سووتانی سیارە تێکچوونی سیارەوە تا دواتر ئێمە بتوانین ئەم 3 ملیۆنە کەسەیە کوالیتەکەی باش کرێ و 690 بە عەدالەت دابشکێت تقریبا 4 ملیۆن لتر دابینە بێ وە لە عێراق و بازگەوشتانشەوە بێ کێشەکە
ئەگەر بەڕێکوپێکیم جەدووەلە بڕوا تا ڕادەیەک چارەسەرە بێت دیسانەوە تاکی دەکەمەوە 800 خواستی ئێمە نییە و داواکاری ئەمە نییە بەڵام چەند جارێ پێداگیریمان لەسەرەمە کرد وەزارەتی سامانە سروشتەکان وتیان ئێمە لترێ 1200 لەسەر خۆمانەکەوێ ینی زەختی زیاترمان لێ بکەن کاریگەری لەسەر داهاتەکە ینی وە کاریگەری لەسەر داهاتش کاریگەری لەسەر موچەکە باسی سێ شتیان کرد کاکزانە ڕەنگە لە ئەلامیشم ڕۆژ شتێ بڵاو بووە بنەمە بە دقیقی باسی کەم باس لەوە کرا وەزارەتی تیمی سامانە سروشتەکان بە تێکڕا ئەڵێ سێ شت هەیە ڕەبتیان بەیەکەوە هەیە بەنزین و سوتەمەنی بە تێکڕا لەگەڵ موچە و داهات لەگەڵ کارەبا چۆن مەسەن ئێمە من ئەزانم ئێستا هێندە ویزگەی بەرەمێنانی کارەبامانەیە بتوانین 24 ساعت کارەبای ڕیسی حکومی بدەین بە خەڵک بەڵام سوتەمەنی نییە بۆ دابینکردنی ئەگەر بەغاز هەمووی کار بکە جگە لە کێشەی بۆری بۆ وێزگەی کاشێوانە زیاتر لە 900 میلیۆن پێ جا غاستەوە ئێستا 450 وتمان گازوتیان ئەگەر گازوایلیش پێ بکەین بڕەپارێکی ئێجگار زۆریەوێ بێ لە بوجەکەم کاتەوە لە موچەکەم کاتەوە ئێوە شانەدەنە بەرەو مەسئولیەتە و بۆ بەنزینیش ئێستا ئێمە وتیان 410,000 بەرمیل نەوت هەناردەی دەرەوەکەین 25,000 بەرمیش لە ناوخوا پاڵێن ئەو ملیۆنە لترێ باسم کرد کە بەانی 400,000 یەگاتە سلێمانی وتیان ئەگەر بیگەینە 75,000 بخەینە سەری بەرهەمی نەوتە بێتە نزیکەی 460,000 بەرمیل نەوتەی فرۆشین ئایا ئەمە بیفرۆشین تەسیر لە داهاتی ناوخۆ ناکە تەسیر لە موچە ناکە بەرحاڵ ئێمە ڕاکانی خۆمانمان خستە ڕوو کە چۆن میکانیزمێکی گونجاو بگیرێتە بەر بۆ ئەوەی بەنزینێکی شایستە بە کوالیەتیەکی باش و بەعەدالەت لە هەمووی گرنگتر بەسەر سەرجەم شار و شارۆچکەکانە بەڵام ئەمە پرۆسەیەکی بەردەوامە کاکزانە لەوانەیە مەسەن ئەمڕۆ دیسانەوە 8 سەی لە هەولێر و 2 کێشەیە بوو بانی حەل بێتەوە ینی پێشنیارێکی ترمان کرد کە بەشێکی گرنگی ئەم کێشەیە چارەسەرەکە ئەوەی من زانیومە پاڵاوگەی لاناز لە هەولێر لە هەفتەی ئایندا لەوان ئەوەی زانیومە ڕۆژانە بۆ یەکەم چار ئەوش 2 میلیۆن لتر بەنزین ئینتاجەکە تایسە ئینتاجی بەنزین نەبووە ئەم بەنزینە گەر بخرێتەوە ناو هەمان پرۆسەوە بەم نرخانە نەک بە نرخی بازرگانی بە 1200 و 1300 و ئەوانە بفرۆشێت تا ڕادێک باش خواستی ئێمە نییە بەراوردی کە بە عێراق خواستی ئێمە نییە چونکە عێراق مانگانە نزیکەی 450 میلیۆن دلار بەس تەمویلی بەنزینەکە جگە لە تەمویلی گازوایل و نەفتی ڕەش و ئەوانە ئەوە نەکرا ئەوە نەمان پێکرایەوە بەڵێ باشتری میکانیزم کە ئێوە پێتان وابوو کە ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان بکات تا ڕادەیەک دۆخەکە ئەهوە نەکاتەوە لە مەسەلەی درێژی سەرەی بەنزین و کوالیتی بەنزین و ئەوانە چی بوو کە پێشکەشی وەزیرتان کرد یان وەزارەتتان کرد خۆی کاکیزانە جگە لە پاڵاوتنی ناوخۆ بەرەمێنان ناوخوا لە دەرەوە هیچ حەل نییە ئێستا ئینتاجی سلێمانی ئەگاتە نزیکەی ملیۆن و لترێ ملیۆن و نیو لتر ئەگەر لا ناسیش 2 میلیۆن بێ ئەمە 3 میلیۆن و نیو ئەگەر کاریش ملیۆنێک بێ ئەمە 4 میلیۆن و نیو ئەمە بە سیستەمێکی تەندروست و ڕێکوپێک دابش کرێ هەوڵ بدرێ گونجاوترین نرخ بۆ هاوڵاتیان دابین کرێ ئەمە چارەسەری گرفتەکە تا ڕاد بەڵام ناکرێ پاڵاوگەی لاناس بڵێ من بازرگانیم بە بازرگانی بۆ خۆمەی فرۆشمەوە ناسمە چوارچێوەی ئەم سیستەمەوە ئەو کاتە دیسانەوە هەم کێشە زەڕێڵداتەوە ئەوەی کاگعلی ئەو ڕۆ شتێک بڵاو بۆ کەوتیان وەزیری سامانە سروشتەکان وتوێتی ئەگەر بێت و ئێمە بەنزینی زیاتر دابش بکەین بەو شێوێ بەو نرخەیان نرخەکەی دەستکاری بکەین لە ئەبێ دەستکاری موچە بکەین ئەمە ڕاستی ئەم بابەتە چی بوو بەوردی نانە ڕاستی ئەم بابەتە ئەم فۆرمەیە کە من باسم کرد تیمی وەزارەت وتیان مەسەن بۆ نمونە خواستی ئێمە ئەوە بووە بۆ نمونە بە 500 بە 600 بڕێکی تر زۆر بەنزین بەرهەم بێنن چۆن بەرهەمی بێنین وتمان نەوت بپاڵێون وتیان ێستا 25,000 بەرمیل نەوتە پاڵێوین ملیۆنێ لترمان هەیە ئەگەر بیگەێنینە بۆ نمونە 4 میلیۆن لتر ئەبێ 100,000 بەرمیل نەوت بپاڵێوین کەواتە ئاستی هەناردەکردنی نەوتەکەمان ئەبێ بێنینتە خوارەوە بۆ چەند بۆ 330,000 بەرمیل نەوتی خاو بفرۆشین ئەگەر 330,000 بەرمیل نەوتی خاو بفرۆشین
کاریگەری لە داهاتی نەوتمانەکە کە کاریگەری کرد لە داهاتی نەوت کاریگەری لە سەرچیەکە موچە ئایا مەسەڵەن من ئەچمە ژێرباری ئەم بەرپرسیاتە ئیشی من نییە ئەمە ئیشی من نییە بچمە ژێرباری ئەم ئیشی حکوومەتە بۆیە ینی بۆ نمونە ئەمەمان بۆ کارە باش وتووە بۆ گازوایل دابین ناکەن هەموو محەڵاتی کارەبا ئیشکا و وتیانە کولفەی گازوایل گرانن لەوانەیە لە ساڵێکا 2 بۆ 3 ملیار دۆلاری بوێ ئایا 2-3 ملیار دۆلار لە موچە ئەنی ئەمەیە مناقەشەکە بەڵێ کاک عەلی شتێکی ترە وترێ لای هاوڵاتیان ئەگەر تەفاسیل و وتکاریەکەی بەڕێستان باسی کەن ئەو بنزینە 800 دینارێ ئەوترێت کە تر خەڵک قسە کاڵن نەفتایە تێکەڵە کرێ نازانم چی و کوالێتەکەی ڤیددیۆ بڵاوکەنەوە کە قوڵپەدا ناو تانچی بنزینەکە ئەمە هۆکارەکەی چییە؟ کوالێتەکەی بە خەڵکی ئەوە دێ کە خەڵک بەکاری هێنێ باس و خواستان کرد لەگەڵ وەزارەت فەحسەکەم بەڵێ ڕۆژانە داوای فەحس لە کاک محەممەد حەسیب و بەرەمە نەوتیەکانی سلێمانی و ئەوانەیەکەین چاودێر بین بەسەریوە طبعا کۆندنسەیتی قادرکەرەمە ئەمە لەگەڵ قەرارە لەگەڵ بنزینی سوپەر لە مستەودەعەکانی تانجەرۆ تێکەڵ بکرێ بەڵام تاکیدمان کردوتەوە بێ لە مختبەری پێشکەوت و متەتەور بێ و ئەبێ ڕۆژانە کوالیەتەکەی هەوڵ بدرێ باشتر بکرێ بڕیار دراوە لە بەیانیەوە پێداچوونەوە و چاودێریەکان زیاتر بکرێن و نەتیجەی فەحسەکانیش داوامان کردووە بەنزیخانە بە بەنزیخانە ئەعلان بکرێ بەڵێ ئەوەی کە ئێستا بەرهەمدێ و 800 دیناریە بەرهەمی ناوخۆیە و بەردەوامە بێ ئەوەی کە وەزارەت بێەوەی وت ئەو 800 دینارەی سلێمانی ئەبێ بنزینی سوپەر لە دەرەوە بهێنن لەوانەیە 2-3 ڕۆژتر بگا ئەگەر بێەوە تەسی لە کوالیەتێکەشێکە لەگەڵ کۆندنسەیتی قادرکەرەمەکە بەردەوام لە ئیماراتەوە بێ لەگەڵ کۆندنسەیتەکە بە پرۆسێشی علمی هەیە پێوتێ مستەودەعێکی گەورەیە لەوێ بەرهەمەیەندێ بەوە بەرهەم بێنێ بەڵام وتیان ئێمەیە کێشەمانەیە ئەم کۆندنسەیتە بابەتەکە کەمێ زانستیە بەڵێ ئەم کۆندنسەیتە کە ئەگرینەوە ئەیکەینە بنزین کاریگەری لە کوالیتی نەوتەکە هەر 5,000 بەرمیل نەوتێک چکە نەوتی کوردستان بە کۆندنسەیتی قادرکەرەم و بەنزینی گەرمیان حەسیرە کوالیەتەکەی باشە بێ بۆ نمونە کوالیەتی IPPڵن کوالیەتی حەسیرە 38 زۆر بەرزە بەڵام هیچ شێخان 18 کۆندنسەیتی قادرکەرەم زۆر بەرزە ئەمانە تێکەڵەکەن ئەو جا تێکڕای کوالیەتی نەوتی کوردستان گا بە 33 ئەیوت هەر 5,000 بەرمیل لە کۆندنسەیتی قادرکەرەم کۆ دەرکەین کە قادرکەرەم نزیکەی یینێکیە 16,000 بەرمیلی هەیە نزیکەی 5 ملیۆن دۆلار لە داهاتی نەوتکەمەکە بەس بەهۆی کوالیەتیەوە 1 دەرەجەیەتە خوارەوە هەر 5,000 و دەرەجەیەکە هێنێتە خوارەوە ئێستا کەواتە هاوڵاتی تا فترەیەک ئەو حەلانەی کە وەزارەتی سامانە سروشتەکان بە 609 دینارێکە بە 800 دینارێکە و تەنانەت لابردنی گومرگەکەش لەسەر هاوردەکردنی بنزین پرۆسەکە لابردنی گومر کاریگەریەکی ئەوتۆی نییە کاکزانە نەکرێ بە قەزیە کاریگەریەکی ئەوتۆی نییە من ئێستا تۆ شەتوانی وەکو من سێرچکەی حالیان تەنێک بەرمیل بۆ نمونە لە جومەیرە نزیکترین بازاری بۆرسە و سوتەمەنی لە ئێمە نزیکەی 1400 دۆلارەوە ئاتە لترێک بنزین بەبێ نەقڵ بەبێ گومرگ بەبێ بارکردن بەبێ قازانج نزیکەی 1600 دینار بۆ سەرەوەکەوێ ینی چارەسەر لە ناوخوایە ینی بێ تەرکیزەکە بخرێتە سەر پاڵاوتنی ناوخۆ بەرەمێنان لە ناوخوا پشتیوانیکردن ناوخۆ دام لە ناوخۆ بەڵێ کاک عەلی هەرکێ بڵێ من بنزینێنم پترۆکیمیاوی ناڵێم مەوادی کیمیاوی و قەدەغەکراوە مەترسیدان هەرکێ بڵێ من بنزین لە دەرەوە هێن و بەرزانی فرۆشم هیچ گومرگی شیشی لێ نەسێنرێ ڕاست ناکە باشە کەواتالانی کەم ئەگەر پێوەەر بۆ مانگێک وەربگرین ئەگەر ئەو پرۆسی کەم ڕێوە لەگەڵ وەزارەت تا باستان کردووە پرۆسەکە چۆنچۆنی ئەبێت مەسەلەن پرۆسی دابشکردنی بنزین یان گەیشتن بەدەستی هاوڵاتی نرخەکە زیاتر بەرزە بێتەوە دا ئەبەزێ ینی ئەوەی تێبینیتان کردو چی ئەبێت ئەوەی کە هەیە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێ ملیۆنێ لتر بە 690 دابشکرێ نزیکەی 3 ملیۆن و نیویش نزیکەی 3 بۆ 3.5 بە 800 دابشکرێ پێم وایە تا ڕادێک خواستی ناوخۆ دابینەکە لەم دۆخە ئەمێنێتەوە چاودێر بەسەر کوالێتیەوە
و نرخەکەشی بەڕاستی جێگەی مناقەشەیە بەڵام تۆ من بخەیتە بینی دوو اختیارەوە کاکزانە ئەنی قورسە شە من بە تۆڵێم کاکزانە موچە دابین کەم یا بەنزین هەرسان کەم قورسەوانە بۆیە هاوسەنگێکی پێ نانە مەسەی سە خەڵکێکی زۆرێ سارێ نیە و موچە خۆری شیانی ئەڵێ بۆ لە پارێ منەدەی سیارەی پێ و موچە خۆر نییە ینی ئەبێ بێ هاوسەنگیەک لەم بین ناڕاکیرێ ئەی کاک عەلی قسەیەکی تر لای هاوڵاتیانە کرایان وت بنزینیان گران کرد 1200 و 1300 وانە بۆ ئەوەی وەکو کوردەواری ئەڵێ مردنیان پیشان دایم بۆی بە گرانەتان ڕازی بین ئێستا کۆلێرا لە گۆڕەیە باڵێن بە کۆلێرا ڕازی بین ینی بۆی 690ەکەمان بیرچێتەوە تا بە 800 ڕازین ئەمە یاخود فەرقی هەیە لە جۆری بنزینەکان یعنی ئەمە گەر بۆ بەڵای کاکزانە بەخوا من کەس بەقەدەر من بە تیژی دژی گەندەڵی و تاڵانی نییە بەڵام ڕخمە لە ختوکەدانی عاتیفە بۆ نمونە بنزینی 690 ئەوەی بۆ سلێمانی هەبووە ئیدا هەمووی عێراق بووە قەت حکومەت یاریێمی کوردستان 690 نەناردووە بۆ سلێمانی تابی بڕێت ئەوە قەرارە بەیانی باش جوودێکی زۆر بێت یعنی عێراق ێستا ڕای گرتووە ئەگەر ئەو 400 هەرێم بێ و کورە 400 لە عێراقەوە بێت زۆر کاریگەریەکە زۆر کاریگەریەکە ئەگەر ئێمە پێداگیری بکەین لەسەر 690ەکەی حکومەت یاریێم بەردەوام بێ و خواست دیسانتێکی دەگەمە خواستی ئێمە نییە بەڵام بۆ کوتە بەختیارەکە ئەوەیە چیەکەی بە کوالیەتیەکی باش دابش کرێ وەجود بکرێ ئەوەی عێراقیش بێتەوە دۆخەکە باشترە بێت کەواتە ئەگەر چاودێریی وردی بکرێتەوە پرۆسەکەەوە خۆی بڕوا لەمە دو بەنزینی 690 دیناری ئەبێ 800 دیناری ئەبێ وەزایدەن ئەوەی کە تیجاری و محەسەن و ئەوەی پێڵێن سوپەر و ئەوانە بەڵێ سوپەر و محەسەن وانە هەیە تەسەورەکەی ئەو شتێک چۆنە دەفعێک دابازیان و خۆی ئەمێنێتەوە دەرەوە دێت مەسەن یەک نمونە بۆیە مدیر عامێک لە سامانە سروشتەکان وتی ئێسێەوە زەختەکەن بنزین بەدەعم بدرێ و بە حکومەت و ئەرکی حکومەتە وتی ئەم بنزینە بەدەعم بدرێت لە داهاتی دەوڵەت نییە لە داهاتی گشتیە و ئەوەی موچەکەم با وتی ئەی ڕەوایەکێ سیارەی بای 5 میلیۆن بای 5 دەفتەر بگرێ 20 بێنتڵی پێ 30 دەفتەر من بچم لە بودجەی گشتی بۆ بگرمەوە بیدەم بۆ بە ئەو بڕۆ بە خۆی سوپەری تێکە بەڵام با تەکسیە پاسە پیکابە هاوڵاتی ئاساییە خەڵکی تر پێویستە بنزینی بۆ ئەمە ڕێی ئەوانە یعنی ئەم بابەتە بێ مناقەشەیەکی جددی دوور لە عاتفی بۆ بکرێ بەڵێ کەواتە کاک عەلی بەڵام ئەو بنزینی سۆپەر و محەسەنەکە هیچ دائەبەزێ کاریگەریە بێ ئەو 690 و 800 لەسەر ئەمە بە تاکید ئەگەر خواست هەیە خۆی حەزی لەو بنزینەیە بەڵام بنزینی سوپەر و محەسەن بە دەعم دابین ناکرێت حکومەت هیچ ڕۆڵێکی نابێت لە دابینکردنیە ئەگەر کوالێتی 800 و 690 شتێک باش بێ ڕەنگە ئەوەی کە خەڵکەکە بەنات سەلامەتی ئینشاءڵڵا ڕوو کاتە 690 و 800 دیناریەکە وەختە کاریگەریە بێ لەسەر ئەگەر وەکو عەرز و تەڵەبەکە ئەو کاتە کێبرکێ دروستە بێ و کاریگەریەکێ بێ بەڵام ئەو کاتە ئەگەر لە دەرەوە بێت بازرگانەکان خۆیان نایەنن کەس ناچێ بنزین لە دەرەوە بێنێ بە گرانوە ناوخوا بە هەرزان بیکە بیفەڵەشێ ئەگەر تێکەڵەش بێ ئەوە شتێکی ترە باشە کاران دەرزی تێکەڵە هەبوو ێستا بنزینی تێکەڵە پرسیارێکی تر لەسەر مەسەلەی 690 دیناریەکەی عراق بۆ وەستا مەسەلەن قسەیەک هەبوو کە یانوت لای خەڵکە مەسەلەن لە سۆشیال میدیا و لای خەڵکە یانوت کە بۆیە وەستێنراوە بۆی نرخی بنزین هەم وەستانەکەی وەکو فەرعێکی پرسیارەکە وەڵام دەیتەوە بۆ وەستا و هەمیشەوەی ئاێرم لە گرانکردنی نرخی بنزینی چی دەستەکەوێ ینی خۆی لە پشتی بێوەکو ئەو ترێ خەڵک وەڵی ڕاستە سە پێم بڵێم حکوومەت و لووتکەی دەسەڵات خەریکی قاچاقین ئەڵێن بەڵێ زەویە نایابەکان بەڵێ کۆمپانیای خەدەماتی نەوتیان هەیە بەڵێ بەڵام بڵێم حکوومەتی هەریەم بنزینی 690 عێراقی ڕاگرتووە و خۆی بچێت لە دەرەوە بنزین بێنێ و بەگران بیفرۆشە بەخواشتی وایە ئەوەی عراق بۆستاوە هەر پەیوەندی بە ململان عێراق ڕایگرتووە عێراق ڕایگرتووە ئەوە نیە 200 میلیارەکە شەڵێ علی علاوی ئەڵێ ڕامگرتووە بەشێکە لەو فشارە سیاسیانێکی باش کاک عەلی لەبارەی پرۆژەکانەوە و تەوەری بنزینەکەمان پێما بە حەقی خۆیمان پێداوە بۆ بینەرێکە بینەرمان بوو بێت تێگەیشتووە لە واقعەکەی بەتایبەتی کۆبوونەوەکەی ئێوەی بەڕێز لەگەڵ بەڕێزانە وەزارەت تی سامانە سروشتەکان
باسی پرۆژەکان بکەین ینی دوای ئەوەی کە تقریبانەوە 2 مانگە لە موچەی لە داهاتی نەوت موچە ئەدرێ ئەکرێ وردە دەستکرێتەوە بە پرۆژەکان وەڵای ئەم باسی نەوت و موچەکە شەکەم بەس ئەمەوە یەک ئستدەمدەی لە 3 دقا باسی 2 بابەتی ترکەم یەکێ لە گرفتەکانی تری ئێسەی کوردستان گەورەتر لە گرفتی بانزینە و هەستی پێناکرێ گازواییلە هەم تەسیری هەیە لە نرخی ئەمپێری کارەبا وە خراپتر لەوە کوالیەتەکەیەتی ئەو گازوایی لە باشەی بۆ نمونە لە پاڵاوگەی لاناس و پاڵاوگەکانی تر بەرهەمیە ئەبرێتە دەرەوە ئەوەی لە ناوخوا ئەفرۆشێ بە مۆلیدەکان هیچی گازوایی نییە فەحسمان کردووە پاشماوەی ڕۆنی ئۆتۆمبیلە ڕۆن ئەگۆڕیت پاشماوەکەی لەگەڵ نەوت و کۆمەڵێک بابەتی پترۆکیمیاویات تێکەڵەکرێ لە کۆمەڵێک شوێنی بێمۆڵەت و زۆر خراپ لە کۆڵانەکانە لە گەڕەکەکانە ئەکرێنە مۆلیدە و ژەهرەکەی ئەکرێ بەسەری خەڵکە و ئەمە زۆر مەترسیدارە لەوێ باسمان کرد نەتیجەکەی زۆر بەکورتی ئەوەیە پارساڵ تەنیا لە هیوا 10 کەس تووشی شێرپەنجە بوو تەسپی دەکرا ئەم ساڵ 15 کەسە زۆر ئەم ڕێژە لە ساڵ لە ماوەی 1 ساڵە لە ساڵ 50 بێ ساڵ هەموو ڕۆژیانی ساڵی ئایندە بێ بە 22 کەس ساڵێ دوای ئەوە بێ بە 33 بەرزەبێتەوە کاری شتانێ بەڵێ ئوستاز یعنی ڕێک وەکو ئەو وایە تۆ دایرێکت ڕاستە خۆت ژەهرێ هەڵمژی بیکا بە شێرپەنجە من حەزەکەم بەیانی راپۆرتێ بکەن بزانن پێشتر بۆ 10 ساڵ پێش ئێستا مناڵ لە کوردستانە تووشی شێرپەنجە نەیە بوو ئێستا بەلێشاو تووشە بێت دروست ئەمەیە لەوێ خستمانە ڕوو تەکیدمان کردەوە نابێم گازوای لە بچێتە دەرەوە تاوەکو پێداویسی ناو خۆما بێ و ئەمە بەرپرسیاتێکی گەورەی نیشتیمانیە خەتەرتر لە بانزینەکە خاڵێکی تر غازە زستان ئەگەر ئەوەی ئەم دیسانۆ چۆن کێشەی غاز دروست نابێتەوە چۆن لەم ساڵە لە ئەخیری ئەم ساڵە ئێستا حالیان 1100 تەن LPG-مان بەرهەمە قەرارە 250 تەن ئینتاجی تر زیادکە غاز بەراورد بە نەوت بەراورد بە گازوایل نرخی هەرزانترە و وزەیەکی پاکترە لەوێ بیرمان لەوە کردووە و داوامان لێکردن حکومەت هێرێم ئەبێ سیاسەتێک پێڕەوکە چۆن لە ناوخوا کارگەکان ماڵان ئۆتۆمبیل هەتا ئەخیر سوود لە غازی سروشتی وەرگیرێ و نرخی بازرگانی کۆنتترۆل کرێ نەک بەس بەردەوام زیاد کرا و تاوەکو خواستی ناوخۆش بە تەواتی دابین نەکرێ نە بە تەنکەر نە بە بۆری بیر لە هەناردەکردن نەکرێتەوە بڕیارە پلانێ بۆ ئەمانە دابینکەن و داوامان کرد بۆ نەوتی سپیش هەر لێسەوە ئامادەکاری بکرێ ئێمە نزیکەی 258 ملیۆن لترمان پێویستە بۆ ئەوەی هەر ماڵێک بەرمیلێک وەربگرێت تاکیدبان کردووە کە بێت لێسەوە ئامادەکاری بۆ بکرێت بەڵێ ئەو سێ خاڵی ترش کە بەڕێزت باست کرد باشە بێن سەر پرسی پرۆژەکە هەتا بەڕێزت بەسەلەن باسی قسە ناخۆشەکان دەست پێەکە ناخۆشەکان دەست بەرگا گرین ئینشاڵڵا ودی بۆ ئەمەی پێش و زۆر خۆش بوو زۆر خۆ کاک عەلی باسی ئەوەت کردووە کە هەولێر ڕوبەڕووی کارەساتێک کوێمەترسیدارە بێتەوە گەر ڕێگری لێ نەکرێت لە ئێستاوە ئەم کارەساتە چییە و ئەوەی کە پێشەوەی بگەینە ئەوە چی بکرێت من لەگەڵ بۆ هەولێر و دواتر باسی پرۆژەکان دواتر باسی تێکچوونی بینی یەکێتی و پارتی دواتر هەموو یەکەم ماومانە پرسمان ماوە بەڵێ لەگەڵ هەندێک جۆلۆجی و شتا ڕاوێژمان زۆر کردووە حکوومەتیش خۆی تەمانەمەیە سەلمێنێ قوڵایی بیر لە هەولێر کاکزانە گەشتە 600 متر ئەمە کارەساتی گەورەیە کارەساتی گەورەیە بۆ ئاوی ژێر زەوی بۆ ژینگە بۆ هەمووی بەشێکی زۆری هەولێر پشت بە ئاوی ژێر زەویە بەسێ واتە پشت بە ئاوێ نابەسێ بۆ نمونە لە زێوە بێت لە ڕووبارەوە بێت لە چۆوە بێت پشت بە هەڵکەندنی بیرە بەسێت تۆ کاتێک کە بیر بۆ نمونە لە 1 ساڵە 2500 بووە 21 بووە بە 600 متر لە 1-2 ساڵی ئایندا بێ بە 1000 متر و ئیتر نامێنێ ئاخر ئاو نەمێنێ لە ژێر زەویە چی ڕووەدا کارەساتێکی گەورەی مرۆیی ڕووەدا من پێ دەڵێم ئێمە لە هەولێر نیوەمان بەشێکی زۆرمان بڵێم ینی غەڵەتە بڵێ نیوەیە چەنێ چکە ئامارە دەقیقم لەگرتنێ بەڵام ئەتوان بڵێم بەشێکی زۆری هەولێر بە تایبەتی پرۆژەکان نیشتە جێبوون هەمووی و بەشێکی زۆری گەڕەکەکان پشت بە ئاوی ژێر زەویە بەسن پشت بە بیرە بەسن بیر وشکە بێت حکومەت وەکو پلانی ئەڵێ 120 بیری نوێ لێدەم با بە بیر لێدەی مەگەر قوڵ تریکەی لە 600 قوڵیەکەی بیری تر وشکەکە
ئەمە حەل نییە، ئەمە ئەسڵەن کێشەکە گەورەترەکە. چارەسەر ئەوەیە پشت بە ئاوی سەرزەوی بەسێ و لە زێوە ئاو ڕاکێشتێ، ئەوە ئیفرازیە ئەمەش بۆ جێوێ، بەڵام بەش ناکە کەمە من پێ دەڵێم هەرچی پرۆژەی نیشتەجێ بوو لە پشت بە ئاوی ژێر زەویە بەسێ خۆی هەولێرە پرۆژە نیشتەجێ بوونەکانە گەشەیەەکە. ئەمە جگەلەوەی نیو بەشێکی زۆری گەڕەکە ئاساییەکانیش هەر پشت بە ئاوی ژێر زەویە بەسێ. حەل ئەوەیە ئاوی سەرزەوی لە زێوە پشتی پێ بەسێ، ئەوەی پێڵێن ئیفراز، بەڵام پرۆژەیەکی گەورەتر بکرێ و هەر ئەوە نییە لە ئیفراز و ئاو بێدێ، ئەبێت لە ناوخۆشە کەم ئاوە دێ تۆڕێکی فراوانی ئاو داندێ ئەو پرۆژانە ئەوانە هەمووی بەسێتەوە بە ئاو. من هەر وەکو پێشنیاریشتم وەکو حەلێک لەوانەیە بڵێن پارە نییە، طبعا لەوانەیە 1000 دۆنم زەوی برابێ لە هەولێرا بۆ پرۆژە و خەڵکی پێکرابێ بە خاوەنی 100 ملیۆن دلار. تەنیا 2 پارچە زەویم دیاری کردووە، یەکیان 200 دۆنمە بەرامبەر هوتێل ڕۆتانا کار، چوار لای توجاریە، لایەکی ڕێی مووسڵە، لایەکی 40 مەتری، لایەکی 100 مەتری، بەهاکەی بەلای کەم 700 ملیۆن دلارە. لەگەڵ لە شاری خەونەکانە 100 ملیۆن دلار زەوین مەتر فرۆشا بەبێ هیچ، ئێستا 77 دۆنمەوە، ئەوش نزیکەی 264 ملیۆن دلارەکە. بە تەنیا ئەم دوو زەویە ئەتوانین کێشەی ئاوی هەولێر بە یەکجاری چارەسەر کرد. بەڵێ نزیکەی ملیارێک کەمێک کەمتر. ئەم دوو زەویە کێشەی ئاوی هەولێر بۆ ئەبە چارەسەرەکە. ئەم هاوینۆژە نیشتەجێبوونانە شەتوان لە سەریان ئیجبارکەن کە ئاوەکە گەی باخۆیان ئاوکە گەشتە هەولێر باخۆیان بێن ڕایکێشن و تۆڕدانێن وەکو هاوڵاتی تر، چکە بۆ معلوماتێ پرۆژەکان نیشتەجێبوون پێوەری ئاویان نییە، کرێ ئاویش نادەنە حکوومەت، خاوەنی پرۆژەکان پارەکە وەرەگرن بۆ خۆیان، پێوەریشیان نییە. کاعلی ئەم هاوینە هەولێر ڕوبەڕووی دیسان گرفتی کە ماویە بێتەوە بە دڵنیاییەوە بە تەنکەر پلان هەیە بە تەنکەر دابینکرێ، بەڵام ئەوە حەل نییە، ئەوە حەلێکی کاتی خراپە، ئەبێ بیر لەو پرۆژە استراتیژیە بکرێتەوە کە لەگەڵ جەنابتا مناقەشە بکرێت. بەڵێ بینە سەر پرۆژەکان، بینە سەر ئەوەی ئەو دوو مانگەی کە لە داهاتی نەوت موچەدا بەشکراوە بە ڕێزکاک عەلی، ئەمە تا ڕادێک بانقەکان نابژێنێتەوە، حرەکەیەک دروست کاتەوە لە مەشاریعی سلێمانی و هەولێرە، پێدوانی ئەو باشتر بێ. بیرمە بەرنمەیەکمان کرد لە سەروبەندیەوەی کە پارە نەبوو لە بانقەکان، وتت ئەبێ لە داهاتی نەوت ئەو دابین بکرێت. بەڵێ طبعا مانگی پێشوو هیچ دەرنەکەوت کێشەوانە لە سلێمانی هەمووی وەکو هەولێر و دۆ تقریبا 2 مانگە کە موچەدا بەشەکرێ گرفتێکی ئۆتۆنیە بۆ هێشتا هەموو بۆ ئایسە پێتەڵێم لەبەر ئەوەی بە پارەی 200 ملیارەکەی بەخاها دروست داهاتی مانگی پێشوە ئەو بەشەی داهات لەگەڵ ئەم دەشەی مانگی ئەم داهاتە کەواتە نەهێشتە مانگەش گرفتەکە دروست ببێ. ئەگەر عێراق ڕایگرێ مانگی ئایندە سەرەتای دەرکەوتنی گرفتی موچە بینرێ لە سلێمانی. سلێمانی بەڵێ بۆ سلێمانیە بێ لە داهاتی ناوخۆ 6 ملیار دابینکە، هەولێر شەبێ نزیکەی 104 ملیاری 105 ملیاری هەولێر و دۆک دابینیکە، هەولێر و دۆک دابینیەکە نەتوان دابینیکەن، داهاتەکەیان زۆرترە. و سلێمانیە بێت لە داهاتی خۆی نەسریەی دەوائیر و خەرجی هێزە ئەمنی و سەربازیەکان و دژە تیرۆر و دەستگا و نەسریەی ناوخۆ و سەحەوە بۆ ئەمانە دابینکە، ئەوە هەولێر و دۆکیش. مەسەن لەم دوو مانگە هیچ پرۆژێکی منە لە سلێمانی نەکراوە. من یەک نمونەت بۆ باسەکەم کە خۆم بە دوایە چوو. هەفتەی پێشوو کرا بە هەڵایەکی زۆر گەورە کە سەرۆکەی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ئاوادانکردنەوەی بڕیاردرا 6 ملیار دینار بۆ ڕێگەی دەربەندیخان کەلار دەربەنیخان خەرج کرێ. جا تەعاان یەک سایدیش نەماوە، سەر سایدی نییە لە زۆربەی ژوێنەکان سایدیش نەماوە. دوای بە دوواداچوون وەڵا کاک عەلی ئەم کتابە کراوە و ئەبێ لە داهاتی سلێمانی خۆی بێ وەکو پێشووتر وڵا کاکە داهات نییە خۆسە وڵای ئەڵە 100 کتابی وامان لایە 200 کتابی وامان لە ئەگەر لە داهاتی خۆوان بێ. ئەوە ئاوی چەمچەماڵە، ئەوە ئاوی دەربەنیخانە، ئەوە 100 مەتری سلێمانیە کە ئێستا حالیان 100 مەتریەکە ئەوە سێت یعنی مانگیان لەوانەیە بە یەکجاری بۆ سێ لە ژێر ئۆکسجینی دەستکردەیە هەر نەمرێ بەحاڵ دوو شۆفر و گڵابەیە ئیشەکەن لەو ناوە بەسەوەنەی بوەسێ تەعاان زستانی بەسەرابێ ئەویشەوەشی کرا بەشتێکی لەوانێت تێک بچێتەوە. واتە هەموو پرۆژەکانی سنووری سلێمانی
ئەوەی لە ڕانیە افتتاح کرا و ئەکرا بە دەستکەوتی گەورە ئەوەی لە گەرمیان ئەوەی لە هەڵەبجە ئەوەی 100 مەتری هەمووی وەساوە ئێسا هیچ پرۆژەیەکیش ناکە مانگی ئایندە ئەگەر وردە وردە کێشەی موچە دروست بێتەوە وەرە گەرما زیادە و ئەم کێشە گرفتانەی تری بەدواوە بێت و یعنی وردە وردەیتر تەمان یەکێتی لە خەتای پارتیە لە خەتای یەکێتی ئێمەڵەن خەتای هەردووکیانە تێگەی ئیتر کێشەکان دروستە بێتەوە ینی وردە وردە کێشەی سیاسیشی بەدوایەت جایتر ئەگەر فشاری عێراقیش لەسەر دۆسیەکانی نەوت زیاترە بێت ئەو خۆ دەزانین تەبلیغی کۆمەڵە کۆمپانیای نەوتیان کردووە هەندێک دۆسەی تر بەنیازن لە دادگا بجوڵێنن بۆیە بنەڵێن تەرماییەک بەڕێوەیە ینی تەرماییەک بەڕێوەیە باشە ئێستا بینی یەکێتی و پارتی نێوانی یەکێتی و پارتی تا ڕادێک ئەهوەنە مەسەلەن گفتوگۆ هێلانی کەم بانگی پێشوو بوو مانگی پێشوو و بانگی پێشوو کاکە باش شتێکم باسکەم وردە وردە ئەوە ناتوانێت کێشە دارایەکان حەلکە ئەگەر لێک تێگەشتن هەبێت لێک تێگەشتنی سیاسی بەڵێ هیچ ڕووی نەداوە کاکزانە من سەریحم ینی بەڵێ یەکێتی و پارتیش ڕێکەوتنییان نەکردووە هیچ ڕێکەوتنی ها مانگی پێشوو موچە بوو کەمێ ئەهوەن بوویەوە پارەکەی بەغدا بوو پارەکەی نەوت دابش کرا لەگەڵ پارەکەی بەغا دەست بۆ داهاتی ناوخۆ نەبرا کەس قسەی نەکرد تۆ سەیریکە مانگی ئایندە دەستبردن بۆ داهاتی ناوخۆ دەست پێکاتەوە سەرەتای کێشەکەیە ئەگەر نا یەکێتی و پارتی لەسەر ئەوە ڕێ نەکەوتون کۆی داهاتی سلێمانی بەڵێ گەرمیان هەڵەبجە تاچی بێتەوە خەزیێنەی حکومەتیێریە کۆی داهاتی هەولێر و دۆک بێتەوە خەزیێنەی حکومەت کۆی داهاتی نەوت بێتەوە خەزیێنەی حکومەت دواتر بە عەدالەت دابش کرێ لەسەر ئەمە ڕێ نەکەوتون ئەمە چارەسەرەکەیە لەسەر ئەمە هیچ ڕێکەوتنێک نەکراوە باشە پێت وایە ئەگەر بۆ نوێسە پرۆژە لە هەولێر و دۆکەکرێ لە سلێمانی نییە پێت وایە کاک عەلی ئەگەر بەغدا 200 میلیارد دینارەکە ببڕێت دیسان کێشەی موچە و دابشکردنی بێتەوە گۆڕێ داهاتی نەوت بەم فۆرمەی ئێسە و بێ و داهاتی ناوخۆ بەم فۆرمەی ئێستا بێ بەڵێ بەڵام خۆ و چاکسازی و ڕێخستنەوەیتە علی ئومێدت هەیە جا بۆ مانگی دوومان پێش ئێستا شار بەرز بووە هەروە بووە علی ئومێدت هەیە چاکسازی و چاکردنەوە و ڕێخستنەوەی پێگەین ناوەڵا هیچ ئومێدم پێیانی باشە ناخۆشتر بە پرسیار بکەم ئەو پرسی ئەوەی کە مەسەلەن بڕینی 200 میلیارەکە دراوە بەگوێ خەڵکی هەرێمی کوردستان و مەسلەی ئەوەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان وتی دوو شەریکەی نەوت دروست دەکەین بۆ وەزارەتی نەوت جوابی دایەوە ئەڵێ ئەمانە نادەستوری و نایاساییە بڕیارەکەی محکەمەی فیدرالی لەولاوە بوەستێ مەترسیە سەربازیەکان لەوێ بوەستێ ئەمە دەست بادانی سیاسیە تا حکوومەت تەشکیلە بەیان دۆخەکە بەرەو دۆخێکەچێ یاخۆت هەر بەڕاستی ئەمە ڕوو ئەدا یعنی لە بەردەممانەوە بێ ڕووبدا تا ئەم دوو شەریکە کە دروست کرێ هیچ کاریگەریەکی خێرای نییە لەسەر داهاتی دەوت هیچ کاریگەریەکی خێرای فۆرمەی ئێستا بەردەوام من پێم وایە عێراق جددیە یعنی پێم وایە ئەمای عێراق هەڕەشە نییە چونکە ئەگەر بەیاننامەی سیاسی و قەراری سیاسی بواە ئەمان توانی بڵین دەستبادانە بەڵام مادەم وەرەقەی دادگا و بانگێشتی دادگا و قەراری دادگا و جوڵەی دادگای تێکە و جددیە و بە تایبەتی من پێم وایە جددیە پێم وایە جددیە بێتەوە بژاردەی دروستی شەوەی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق ڕێککەوێت بەڵام بۆنێک هەیە لە پرسی سیاسی مەسەلەن پێیان وایە گەر بێت و نەوت تەسلیمی بەغدا بکرێت تەسلیم بوونە وە خودی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان چۆنە کاکزانە ینی سیاسی چییە بژاردەکان لێکە داتەوە چۆن بە بۆ بزنسمانیش دروستە چۆن بە زۆرترین زەرەر کەمترین زەرەر دەرەچیان چۆن زۆرترین قازانجەکەی بۆ نمونە عێراق ئێستا تەرکیزی لەسەر دوو حەقلە حەقلی نەوتی خورمەڵە و حەقلی قادرکەرم سکاڵایەکی لە دادگا تۆمار کردووە لێم حەقلانە سەر بە کۆمپانیای نەوتی باکوورن طبعا لە دادگاکانی عێراق تۆماری کردووە ئەگەری بێزی شەوەیە بیباتەوە جا سیاسی بێرچی بێ ئەگەری بێزەوەی بیباتەوە کوردستان ئەو دوو حەقلەی لێ دەرکە هیچی نامێنێ لە 142 نەوت کەمە بێتەوە لە 142 نەوت کەم بۆ واتە نیوە زیاتی داهاتی کەمە بێتەوە چکە نەوتی خورمەڵە کەمترین مەسروفە و باشترین کوالیتی هەیە و لە 100% غازی کەمە بێتەوە وە کارە باشە کە نامێن باشە دوای بەچی مقاومەکەی بەچی موچە دابینەکەی بەچی بەرگریەکەی
ئایا ئەمە باشەیە ئێمە بچین لەگەڵ عێراقا ڕێکەوین بڵێن باشە بەسەر چاوەرە چۆن بە عەقدە نەوتەکان ناچی بچیەوەرەوە چییە؟ بەڵێ عەقدی بۆری کاکە نەک عێراق هەرکێ بڵێ خراپە من تەیید یەکەم خراپترین گرێبەستی بۆری لە هەموو جیانە لە کوردستانایە. کۆمپانیای کار ڕۆژانم لە نزگەی ملیۆنێکی بەرکەوتووە ڕووسنەفت هەموو ڕۆژە ملیۆن و نیەکی بەرکەوتە جگە لە کۆمپانیای وسەی تورکیە نزگەی لە هەندێک ساڵ لە نزگەی 90 و ئەوانە بۆ کرێی بۆری چووە خراپە. ئەگەر عێراق پیاچوونەوەی عەقدکا و پیاچوونەوەی بۆری بکاو بە نرخێکی بەرزتر نەوتەکە بفرۆشێ و لە بەرامبەر ئەمە کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کە و شایستەی دارایی کۆمپانیەکان بدا خۆ عێراق بە سوپاوەنێت خراپی ئەمە چییە ینی بۆ کوردستان باشە نایدەی شەڕی ئیرادەیە ئێگەر ئەو دوو حەقلەی بە قانون بردەوە و زەختی سیاسی و دەولی و لە کۆمەڵک ڕێگەی هەیە چیەکە یعنی ئەبێ زۆر ورتر بکرێ ئەمە بە عینادی ناکرێ ئەمە بەوە ناکرێ بڵێ قبوڵی ناچکە ئەمە مستەقبەلی ئایندەی میلەتێکە ینی ئەگەر لانی کەم ئەو عەقدانەی کە هەموو تان باسیەوەکەن کە لە مەسەلەی بۆ ڕێکەیە گرفتێ لانی کەم ئەوە خۆی هەرێم خۆی پێش بەغدا پێداچوونەوەیشی جەریانەی بۆ نایکەڵێن بیکەنەی کرد کورە هەرە بووە هی خۆی بۆ ئەم بۆریە ئەم بۆریە حکومەت هەرێمی کوردستان بوو هەر لە خۆیانەوە کردیانە مڵکی دوو کۆمپانیا ساڵی وایە 900 میلیۆن دۆلاریانە دەنی باشە کەواتە کاک عەلی ینی خۆ 900 میلیۆن دۆلار فشە نییە زین چەندێکە 900 میلیۆن دۆلار 90,000 دەفتەر دۆلارە ئەوەی کە لە بەردەمی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانە تونێلەکە تاریکە یا خۆت بە ڕێگایکی کەمێک لۆفە و سەختە ئەڕێ وەکو ڕێگاکانی کوردستان چاڵ و تونێلێکی تاریکە ئەم لایتەی بەدەستی حکومڕانیانی هەرێمی کوردستانەوە توانای ڕووناکردەوەی ئەم تونێلەی نییە بیر لە ئەگەرەکان ناکانەوە بیر لە بژاردەی عەقڵانی ناکەنەوە ململانەیەکی سیاسی بێمانە دوو ئیدارەیەکی بێمانە لەو لاشەوە ئەم فۆرمە لە مامەڵە لەگەڵ بەغدا یعنی بۆ نمونە باوە وات دەدانین یعنی من بەخۆشیانم وتووە زەختەکانی عێراق چین دادگای فیدراڵی دادگا تایبەتمەندەکانی ناوخۆ لە ڕێگەی بانکی سیستەمی بانکی جیهانیەوە لە ڕێگەی مەحاکمەکانی دەرەوە بۆ نوێ داوایەکەی لەگەڵ تورکیا نزیکەی 6 میلیارد دۆلار و ئەتوانێت ینی کۆمەڵێ ئەی زەختەکانی تۆچی ئەو پەر لە محکەمەی هەولێر سکاڵیان لەسەر تۆبارەکەی یعنی تۆ ئەبێ ئەمانە لێک بیتەوە و لەو سەرۆ بیر لەوە بکەیتەوە ئەگەر ئەمە بکەم چی ڕوەدا ئەگەر ئەوە بکەم چی ڕوەدا ئەگەر ئەمە بکەم چی ڕوەدا لە ئەخیرا باشترین بژاردە هەڵبژێری بۆ خەڵکی کوردستان باشە کاک عەلی ئەگەر هەیە کۆمپانیەکانی نەوت دوورکەونەوە لە هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان یان لە بە بازارکردنی لە فرۆشتن ئەوان نایفرۆشن حکومەت هەرێمەی فرۆشێ بەڵێ ینی گواستنەوە و دەرهێنان و وانێ من فۆرمی سزادانەکە نازانم ئایا تەنیا ئەوەیە لە عێراق ئەیان خاتە لیستی ڕەشەوە ئەمە کاریگەریەکی کەمترە بێ یان لەسەر ئاستی جیانی شتێکی یاساییەکرێ بەرامبەر ئەو کۆمپانیانە ئەگەر وا بێ کاریگەری لە سەهمەکانیان زۆر زۆرەکە بۆیە خواستی شەریکاتی نەوتی شێسە ئەوەیە عێراق و بەغدا ڕێکەوە عێراق و هەرێم عێراق و هەرێم باش بالمناسبە ینی ئەم وەزیری سامانە سروشتەکە وەزیری کارە باشە کاک عەلی باس لەوە کرا کە لە تەوزیعاتی کارەبا یەکسانی نییە ئەمە ڕێکخرایەوە تایبەتی لەوەیە غەدر لە سلێمانی کرا بەڵێ لە ساعت تێکرا بۆ سلێمانی و گەرمیان هەڵەبجە و ڕاپەڕین 30 لە سەداندا ئەو دابەشکاریە ڕاگیراوە و من هەربەوە لەگەڵ چێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزارەت لەگەڵ هەمویان ئالا خەت بووین پڕیارە سەر لە نوێ تێست بکرێتەوە بۆ دیاریکردنی خواست بەڵێ کاک عەلی شتێک مابێ بە گرنگی بزانی من پرسیارم نەکرد بێ بە ڕێز بتەوێ بیڵێ لە دوایە سوپاس دەکەم وەڵی هەر ئەوەیە من لێرەوە ئێڵێم دۆخی کوردستان لە دۆخێکی خراپایە بە تایبەتی ئیدارەی سلێمانی ڕاپەڕین گەرمیان هەڵەبجە ڕاگررتنی مەشاریعەکان زۆر قورسە لە چەمچەماڵە بە 14 ڕۆژ نیوتەنکی ئاو بۆ بێتەوە دەربەنیخان هەر ئاوی نەبێ وەلەو لاوە جادەکان هەمووی وەساوە نەخۆشی کۆلێرا و نەخۆشی تر بەڕێوەیە مانکی ئایندە کێشەی موچەوتە ئەمە ڕەشببینی نییە ئەمە واقعبینیەکە هیوادارم بەرپرسان بیرێکی جددی لەمە بکەنەوە
کە هەریەمی کوردستان بە تایبەتەوە ئیدارە بەرگەی ئەم دۆخەنە هەموارە ناکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز علی حەمەد ساڵح سەرۆکی وزە و سامانە سروشتەکانی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان. خەری بۆ عینوانەکەت بکەم بە وەزیر کاک عەلی. سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی بە هیوایەوەین کە چارەسەر بۆ هەموو گرفتانە هەبێ خەمخۆران و حکومڕانانی هەرێمی کوردستان. ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.